بەڵێ ئازیزان بەردەوام دەبین تەوەری یەکەمی گفتوگۆکانمان دەست پێ دەکەین باس لە ڕۆڵی کوردەکەین لە پرۆسی سیاسی عێراقدا دیارە هەر با بڵێن لە کۆنەوە و بەتایبەتر لە دوای پرۆسی ئازادی عێراقەوە ڕۆڵی کورد لە پرۆسی سیاسی عێراقدا ڕۆڵێکی بەرچاو و کاریگەریە بۆ دەپرسین لە ئێستای دۆخی سیاسی عێراقدا ڕۆڵی کورد لە چ پێگێکدا وەروە پێویستە کورد چڕۆڵێک بگێڕێت بۆ دەستکەوتنی هەم مافەکانی و هەم بۆ تێپڕاندنی ئەم دۆخە چەق بەستوێکی ئێستا لە عێراقدایە تایبەت بەم بابەتی میوانداری زۆر بەڕێز عەدالات عەبدوڵڵا نووسەر و ئەکادیمیمان کردووە کە لە ستۆدیۆ بەیانی کورسات نیوزمانە بە خێراتی کاک عەدالەت سپاس بۆ ئامادەبوونت زۆر سپاس کاک عەدالەت لەوە دەست پێ بکەین کە دیارە بەتایبەت لە دوا پرۆسی سیاسی عێراقەوە ڕۆڵی کورد لە عێراقدا ڕۆڵێکی کاریگەری هەبوو کامە ڕنگدانەوەی لە پرۆسی سیاسی عێراق بوو و دوجار کاریگەری لەسەر پرۆسی سیاسی هەرێمی کوردستانیش بووە لە ئێستادا چۆن دەیبینی؟ چەند پێوەرێک هەیە بۆ هەڵسەنگاندن و بۆ نزیکاری سەبارەت بە پێگەی کورد لە ناو پرۆسی سیاسی عێراقا هەندێک جار توانرێ بوو پێوەرەکە ئەوەیە کە لە ڕوانگەی دۆخ و هەلومەرجی کوردەوە بە بەراورد بە قۆناغی سەرهەڵدانی دەوڵەتی عێراق لە ساڵی 1920ەوە بۆ کاتی ڕوخاندنی ڕژێم کە دۆخی کورد و پێگەی کورد لە ئێستای ناو پرۆسی سیاسیە بە بەراورد بۆ قۆناغە مێژوویە کە قۆناغی بەداخەوە ستەمکاری حکوومەتە یەک لە دواییەکەکانی عێراق بووە هەر لەو کاتەوەی کە دەوڵەتی تازای عێراق ینی دەوڵەتی پاشایەتی دامەزراوە لە وەک لە کۆنگرەی قاهیرە بڕیاری لێدرا لە ساڵی 1920 تاوەکو ئەگاتە یعنی حکوومەتەکانی تری سەردەمی کودەتاکانی ساڵی 58 ئەوە یان ئەوەی پێوترێ شۆڕشی 58 عەبدولکەریم قاسم و دواتر هاتنی باسیەکان لە کودەتای باسیەکان هەم لە 63 و هەم لە 68 یعنی ئەگەر وەزعی کورد لە ئێستای عێراقا یعنی بەراورد بکەی بەو ماوە مێژوویە دوور و درێژەی کە نزیکی تقریبا 70 ساڵێکە بێ وەزعی کورد بە بەراورد بەو قۆناغە باشە ینی وەزعی کورد وەکو کورد لە باشووری کوردستانە بێگومان ینی قۆناغێکی تاریک لە مێژووی خۆیاتیە پەڕانوە ڕاستە لە ڕووی معنەویەوە هەنە لە هەمان کات دەتوانین بڵێن قۆناغی شۆڕش و مقاومەتی کورد بووە بە بەردەوامی بەرامبەر بە حکوومەتە یەک لە دواییەکانی عێراق بەڵام هیچ میلەتێک نییە شۆڕش و یاخی بوونەکانی لە پێناوی ئامانجێکی دیاریکراوە نەبێت کە ئەویش گەیشتنە بە ڕزگاری ئێمە لە ساڵ 1990 بە حکمی ئەو هەلومەرجەی کە لە دوای جەنگی دووەمی کەنداوە لە جەنگی ئازادکردنی کوێت لە دەستی ڕژێمی بەعس هاتەکەیەوە ئەو هەلومەرجێکی لەبار بووە دەوڵەتی عێراق بوو بە دەوڵەتی بەعس بوو بە دەوڵەتیی ضعیف وای کرد کە ئێمە یعنی بتوانین ناوچەکانی خۆمان ڕزگار بکەینەوە ئەوە ڕاپەڕین ڕوویدا دوایی هەلومەرجی ڕاپەڕینیش بکو هەلومەرجێکی ناسەخامگیر مایەوە خۆ هەمومان ئاگدارین بۆ لە بەروی ڕژەمەکە نەڕووخە ئەو قۆناغە تا گەیشتە پرۆسی ئازادی دوای پرۆسی ئازادی پێوەری تر دێتە ئاراوە بۆ مەسلەی هەڵسەنگاندنی وەزعی کورد و پێگەی کورد لە باشووری کوردستان لە ناو پرۆسە سیاسی کە ئێستا هەیە یەکێکی تر لەو پێوەرانە بۆ نمونە بریتیە لەو مافە دەستوریە سیاسی و ئابووری و ئیداریانی کە کورد ئەبێت لە ناو واقعی تازەی عێراقی دوای دەوڵەتی بەعس هەی بێت چونکە ئەمە لە هەموو دۆخێکە سەرەڕای ئەوەی کە زۆر جار باس لە زیاتر لە فاکتەرێکە کرێکە پێگەی کورد ئایا پێگەیەکی لاوازە لە عێراقی ئەمڕۆیان بەهێزە پێوەری مافە دەستوریەکانە پێوەرێکی بنەڕەتیە چونکە تۆ لە کۆتاییە پێش هەشتی شەڕ بۆ ئەوە بۆ لەگەڵ هەموو حکوومەتێک لە دواییەکانی عێراقا بۆی ئەم مافانە بە شێوەیەکی دەستوری بچەسبێ خۆ دەزانی عێراق دەستوری نەبووە پێش 2000 دەستورەکانی دەستوری کاتی بووە هەمووی دەستوری ئەو حکوومەتەدا ئەو حکوومەت و ئەو ڕژێمانە بوون کە بە کودەتا هاتوون ڕاستە لە دەستوری موقەتی پێش دەستوری هەمیشەیی باس لە ئەوە کرێکە کورد گەلێکی بابرێن هاوشانی عەرەب گەلێکی ترە لە گەلانی عێراق و شەریکن حتا لە عیبارەتی شەریکن ینی هاوبەشن لە عێراقا لە ناو دەستوری موقەتی عێراقیش هەبوو بەڵام لە ڕووی واقعی عملیەوە نەبوو لە ڕووی واقعی عملیەوە بەردەوام کورد ناچار کراوە مەحکوم کراوە کە شۆڕش بکە بۆیە لە دوای بڵێن داڕشتن و چەسپاندن و دەنگدان بۆ دەستوری هەمیشەیی ساڵی 2005
ئەو مافە دەستوریانەی کە تۆ لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی ئیداریەوە بۆ ئەم عێراقا داڕێژرا وە کوردیش خۆی بەشدار بوو لە ڕاستی نەک هەر بەشدار بوو لە گەڵاڵەکردنی بەشداریش بوو لە ئەو ڕاپرسەی کە لەو ڕاپرسیە گشتەی کە لە سەرتاسەری عێراق کراوە بووە دەنجی بۆ درا ئەم مافە دەستوریانە ئەبنە پێوەەر بۆ ئەوەی وەزعی تۆ و پێگەی تۆ لە ناو پرۆسی سیاسی عێراقا چییە؟ ڕاستی بوێ لەم ڕوانگەیەوە ڕەنگە زۆر جار ئێمە بگەینە ئەو باوەڕێی کە ئەم مافانە بەشێکی بەرچاویان نەچەسپیون بەشێکی بەرچاویان هێشتا پێویستی بەوە هەیە کە بهێنرێن نەدی چونکە ئێمە لە ماوەی تقریبا نەتوانین بڵێن 10 ساڵی ڕابردوو بۆ 12 ساڵی ڕابردوو بە بەردەوامی پێ لەسەر ئەوەدا گیراوە و ئەوە باس کراوە لەلایەن سەرکردەکانی کردووە لەلایەن هێزە سیاسەکان کە بە نزیشی تقریبا 50 بۆ 55 مادەی دەستوری هەن کە ئەگەر بێت و جێبەجێ بکەین ئەو کاتە تۆ هەستەکەی کە لە ناو پرۆسی سیاسی عێراقا مافە دەستوریەکانە بۆ سەلبێنراوە و ڕێزی لێ گیراوەکو نەتەوەیەکی گەورە لە عێراقا کە دووەم نەتەوەی سەرەکی ئەم دەوڵەت هەیە کە پێوتێ دەوڵەتی عێراقی پۆست باعث بەڵام کە تۆ دێی هەڵسەنگاندن بۆ هەموو ئەو مادە دەستوریانەکەی بەدڵنیایەوە هەستەکەی کە کورد پێگەی سیاسی کورد و پێگەی کورد خۆی وەکو نەتەوەیەک لە عێراقی تازەیە هێشتا پێگەیشی هەموو جارە مامجلال یادی بەخێر دەستەواژەیەک هەبوو بەکارهێنا هێشتا دەڵەمەیە هێشتا پێ نەگەیشتووە هێشتا هەڕەشەی لەسرە لە ناسەقامگیریایە بەڵێ ئەگەر یەک بەراوردکاری بکەین بە تایبەتی لە دوای پرۆسی ئازادی عێراق و هەتا باڵێن ساڵی 2022 پێگەی لەو کاتە بەهێزتر بووە پێگەی کورد لە ناو پرۆسی سیاسی عێراق یاخود لە ئێستادا لە 2023 بۆ ساڵی 2022 تقریبا نزیکەی 19 ساڵەکە بێگومان ئەگەر سەرنج بدەین قۆناغی تەسیسی قۆناغی دامەزراندنی دەوڵەتی نوێی عێراق دوای پرۆسی ئازادیەوە کەمە بەسمان لە 2023 قۆناغی دامەزراندن قۆناغێکی جیاواز بوو چونکە عێراق خۆی لە ڕاستیە توانین بڵێن بە پلەی یەکەم لەسەر دەستی ڕۆڵێکی کورد ڕۆڵێکی گەورە بووە لەسەر دەستی کورد بە تەواوەتی توانی لەسەر پێی خۆی بۆستێ و ئەم دەوڵەتە تازایی کە لە دوای حکوومەتی یان ڕژێمی عێراقەوە دێتەکایەوە بتوانێت جێگیر بێ بە چەند قۆناغێکی جیاواز تا گەینرایە طبعاً ساڵی 2005 لە ساڵی 2005 ئەمما نەزانی هەڵبژاردنێکی یەکەمین هەڵبژاردننی ئازادانە لە سەرتاسەری عێراق کرا وە کورد بە ئازادانە بەشداری تیا کرد بە ئازادانە بەشداری کرد لە دەنگدان بۆ چی بۆ دەستوری هەمیشەی عێراق بە ئازادانە بەشداری کرد لە هەڵبژاردننی سەرتاسەری عێراقا و بەشێکی زۆری ئەو مافە سیاسی و دەستوریانەی کە ئێمە یعنی هەموو شۆڕشەیەک لە دوایەکانی نەتەوەی کورد لە باشووری کوردستانە خەباتیان بۆ کردو بەشێکی زۆری چەسپێن یعنی جێی کرایەوە وەکو مادەی دەستوری ئەمە لە کاتی خۆیان دەستبینێکی گەورە بوو دەستکەوتێکی گەورە بوو بە تایبەتی کە ئەو خۆناغا زۆربەی زۆری هێزە عێراقیەکانی تیانێن ئایان ئەوانەی کە خۆیان بە نوێنەری سیاسی پێکاتەکانی تری خەڵکی عێراق ئەزانن هەمویان لەگەڵ ئەو پرەنسیپەیە کۆک بوون کە ئەبێ عێراقیەکان هەمویان شوێندەستیان دیار بێ لە ئەو قۆناغی کە بە دوای قۆناغی ڕژێمی سەدام حوسێن هەیەتەکایەوە بە تایبەتی کە بەشێکی بەرچاوی هێزە سەرەکیەکانی کە خۆیان بە نوێنەری خەڵکی عێراق ئەزانەوە پێکاتە سەرکیەکانی خەڵکی عێراق ئەزانن بەشێکی بەرچاویان بەڕاستی لە سایی شۆڕشی کوردە لە هەندێکیان لە بارەگەکانیان لە سەردەمی شۆڕش و شاخە لە ژێر دەسەڵاتی هێزی پێشمەرگەی کوردستانە بوو و بەردەوام هەرێمی کوردستانیش تا و کاتەی کە گەیشتە قۆناغی پرۆسی ئازادی کەمە بەسمان لە نێوان ساڵی 1990 بۆ 2023 هەرێمی کوردستان گۆڕەپانێکی کراوە بوو بۆ چالاکی سیاسی ئەوان بۆیە هەمویان قەنەعەتیان وا بوو کە ئەبێ ڕەچاوی ئەم ڕۆڵە مێژوویە سەرەکیی کورد بکرێت لە دامەزراندنەوەی دەوڵەتی تازە عێراق بۆیە هەمویان چاوەڕێی دەستی کورد بوون لە ڕاستیەوە بە تایبەتی لە ئێستادا دەکرێت بڵێ چاوەڕێی دەستی کوردن ئێستا دۆخەکە گۆڕاوە گۆڕانکاری زۆری بەسەر هاتووە ڕەنگە ئێمە لە ڕاستیە کاتێکی زۆرمان بووە بەس بۆ هەڵسەنگاندنی ئەم 19 ساڵی کە تێپەڕیوە چونکە کێشەی گەورە و بربەرەکانی گەورە و هەڕەشەی گەورە و لە هەمان کاتە ململانەی گەورش لە گۆڕەپانەکەیە گوزەراوە کە هەندێک جار بۆ تەمایی
دروستکردنی کێشەی زۆر ترسناک بۆ ئێمە لەسەر سەقامگیریمان لە ڕووی سیاسیەوە لە ڕووی ئابوووریەوە حدی هەندێک جار لە ڕووی ئەمنیشەوە. کاک ئەدات بەشێک لە شۆڤەکارانی سیاسی عێراقیش سەرکردە سیاسیەکانی عێراقیش بازەو دەکەن لە دوا وەفاتی سەرۆک مام جەلال. پرۆسی سیاسی لە عێراقدا و بە تایبەتی ڕۆڵی کورد لە ڕووی پرۆسی سیاسیەوە لاواازتر بووە. ڕاست ئەو بۆ چوونە ڕاستە، یعنی هیچ پێویستی بە شایەتی نییە کە ئەو قۆناغی کە مام جەلال یادی بەخێر لە عێراقا سەرۆک کۆمار بوو، پێش ئەوەش کە سەرۆک کۆمار بێ لە سەردەمی با بڵێن ئیدارەی دەوڵەتی عێراقا کە پرێمەر سەرپەرشتیە کرد، مام جەلال یادی بەخێر یەکێک بوو لەو سەرکردە کاریزمیانەی کە خاوەن تێڕوانین بوو بۆ چۆنیەتی بەڕێوەبردنی دەوڵەت لە عێراق. یعنی ئەوە کەسە نمرەیەکەکانی شیعە و سوننەی عێراق بوون سەیری بۆ نمونە ئەو نەخشە ڕێگایانە کرد کە بۆ منە کەسایەتێکی دیاری سیاسی خاوەن ئەزمموی 56 ساڵی وەکو مام جەلال هەی بوو بۆ ئەوەی کە ئەم عێراقە چۆن بەڕێوە ببرێ. بۆیە سەرنج بدە تەنانەت کاتێک کە ئەبێت بە سەرۆک کۆماریم هەمومان دەستوری عێراقمان کەم و زۆر خوێندوێتەوە ئەشزانین ئەو مادانەی کە دەسەڵاتەکانی سەرۆک کۆمار دیاریەکە چین. ڕاستیە دەسەڵاتەکان زۆر سنووردارن بە بەراورد بە دەسەڵاتەکانی ڕاپەڕاندن کە لە عێراق و دەسەڵاتی یاسادانان کە لە عێراقایە، بەڵام تۆ تەماشای کاریگەرێتی ڕۆڵی تاک بکە وەکو کاراکتەرێکی خاوەن ئەزمون لە گۆڕەپانەکەیە چۆن سەرڕای دەسەڵاتی سنوورداری ئەو بەپی ئەزمون، بەڵام لە ناو پرۆسی سیاسی عێراقا مام جەلال نەک ئەبێتە مای با بڵێن دروستکردنی جۆرێک لە مەرجعیەتی سیاسی و مەرجعیەتی ئیداری دەوڵەتداری لە عێراقا، لە هەمان کاتە ئەبێتە پارێزەرێکی بەهێز بۆ مافە سیاسیەکانی کورد. ئەزانی کەس لە عێراقا لە سەرکردە سیاسیەکانی کورد لە باشووری عێراقا باشووری ئەرێمی کوردستانە نەیانتوانیوە ئەو تەوفیقە بکەن لە نێوان ئەوەی کە تۆ پیاوی دەوڵەتی لە دەوڵەتێکی تازای عێراقەوە ڕەمزی دەوڵەتێکی تازای لە عێراقا کە بەرپرسیارەتەکانت بەپێی دەستور دەستشان کراوە لە هەمان کاتە بەپێی هەمان دەستور توانای پاراستنی پێگەی کوردە هەبێ لە ناو پرۆسی سیاسی عێراق. بۆیە هیچ شکل لەوە نەبێکە بێگومان قۆناغی مام جەلال قۆناغێکی جیاواز بوو، حتا لە ڕۆی بژانەوەی ئابووری و سیاسی و ئیداری و کوردستان هەرێمی کوردستان تەواو بژا بووە. خەڵک بەشێکی زۆری خەڵکی کوردستان کە لە سەردەمی ڕاپەڕین و بەداخەوە سەردەمی شەڕی ناوخۆیە لەبەر هەلومەرجی سیاسی و ئابووری بوو بێ لەبەر هەر هۆکارێکی تری ناسەقامگیری بوو بێ هەمووی کۆچبەری کرد و ڕۆیشت بووە وڵاتانی دەرەوە چوبوونە ئەوروپا، بەشی زۆری ئەو خەڵکە گەڕانەوە بۆ کوردستان بۆ چکە بژانەوەی ئابووری و ئیداری هەبوو. کوردستان بە تەواوەتی گەشا بووە، سوودێکی باشمان وەرگرت بوو لەو پشکەکە لە بودجەی عێراق تەرخان کرا بوو بۆ هەرێمی کوردستان و پێگەی کورد لە قۆناغی یادی بەخێر مام جەلال لە بەڕادەیەک بەهێز بوو کە لە ڕاستیە حکومەتەکانی عێراق سەرنج بە حکومەتەکانی عێراق نەئەتوانرا پێک بهێنرێن بەبێ دەستێوەردان و بەبێ هاوکاری و بەبێ ئاسانکاری کورد لە ناو پرۆسی سیاسیە و زۆر جار ڕێککەوتنە هەرە گەورەکان بۆ پێشێنانی حکومەتی عێراق لە هەرێمی کوردستان ناکرا. باشە دەکرێت بڵین لەم قۆناغی ئێستا بە تایبەتر لەم چەق بەستووی کە ئێستا دۆخی سیاسی عێراقی تێککەوتووە ڕۆڵی کورد ببێت چا ڕۆڵێکی کاریگەر بۆ یەکلاکردنەوەی ئەم پرسە سیاسیە؟ لە هەموو دۆخێکە خۆ تۆ لەوە دڵنیاین کە وەزعی عێراق بە شێوەیە کە ناتوانرێت کورد پەراوێز بخرێت لە هەموو ئەو بڕیارە سیاسیانەی کە ئەدرێن سەبارەت بە چۆنیەتی ڕێخستنەوەی هەلومەرجی سیاسی و ئیداری و دەوڵەتداری لە عێراقا. کورد پەراوێز ناخرێت بە ئاسانی، بەڵام قسەکە لەسەر چییە؟ قسەکە لەسەر ئەوەیە تۆ ئێمە باسی ئەومان کرد کە پێوەرێک بۆ موقعی کورد لە ناو پرۆسی سیاسی مافە دەستوریەکانێتی، ئەم مافانە ئەبێ شەڕی لەسەر بکرێت. ئەزانی لە ماوەی 12 ساڵی ڕابردووە بگرە زیاتریش لە ڕاستیە توانین بڵێن دەهەونیوێ کە ئێمە بە بەردەوامی دەستەواژەیەک هەبووە زۆر جاریش لە ناو میدیا و لە ناویشیانە لە کورسات نیوزەوە ئەو شتانە باس کراوە. شتێک هەیە پێی ئەوترێ دۆسیە هەڵپەسێردراوەکانی نێوان هەرێم و عێراق بەغدا. ئەم دۆسیانە ئەبێ پێی لەسەردا بژیرێتەوە. ئێستا ئێمە بۆیە ئەڵین پێویستەکە بە دیدێکی ڕخنەیانەوە مامەڵە لەگەڵ پێگەی کورد بکەین لە ناو پرۆسی سیاسی عێراق بۆ لەبەر ئەوەی هەموو ئەو دۆسیانە خەریکە حکومەتی عێراق کورتی ئەکاتەوە بچووشی ئەکاتەوە تەنها لە مەسلەی گرێبەستە نەوتیەکانە و ئەو بڕەپارەی کە لە حکومەتی عێراقەوە مانگانە بۆ ئێمە دێت کە ئێستا ناینێرن چەند مانگێکیشە.
یعنی کێشەی کورد لە باشووری عێراق کەواتە هەنگاوە دروستەکە چییە کە پێویستە لایەنە سیاسیەکانی کورد هەنگاوی بۆ ئەو دۆسیانە ئەبێ هەر هەمووی زیندوو بکرێتەوە زیندووکردنەوەیشی زۆر زەحمەتە بگرێ ئەتوانین بڵێن مەحاڵە ئەگەر نەبێتە بشێک لە پرۆسەی دانوستان لە نێوان پارتە سیاسەکانی ئێمە لەگەڵ حکوومەتی عێراق و دۆسیانە چین دۆسیانە زۆر بەڕوونی دیارن ئەوەی کە پەیوەندی بە هەلومەرجی ئێستاوا بێ دۆسیەی گرێبەستنەوتەکانمان هەیە بە یەکلا بکرێتەوە مادەیەکی دەستوری هەبێ یەکلای بکاتەوە و ئەم کێشەیە بە تەواوەتی کۆتایی پێبێنێ چونکە ئێستا بەپێی بڕیارەکانی دادگای فیدراڵی عێراق هەموو گرێبەستنەوتەکانی هەرێمی کوردستان هەر هەمووی بەناڕەوا لە قەڵەمەدرێ کەواتە تۆ بڕبڕەی پشتی ئابووری هەرێمی کوردستان کە بەداخەوە ئابووریەکی ڕێعەیە پشت بە داهاتی فرۆشتنی نەوت ئەبەستێ لەژێر با بڵێن چەکوشی دادگای فیدراڵیایە بەڵام دۆسیە سەرەکیەکانی تریی ئێمە چییە؟ پشکی ساڵانەی کورد لە موازنەی عێراق ئەمەش دیسانەوە هەموو ساڵێک ئێمە ئەکەوینە بەردەم هەڕەشەیەوەی ئەم پشکە کەم نەکرێتەوە ئەوە دۆسیەکی تر دۆسیەی ناوچە کوردستانیەکانە ئێخۆ کورد لە خیلالی هەفتا ساڵی شۆڕشی خۆیە شەڕی بۆ نەکردووە کە دۆخی ناوچەکانی جێی ناکۆچی یان ناوچە کوردستانیەکان بەو شێوەی بێ کە ئێستا هەیە ئەوە واقعێکی نائاساییە ئەبێ کۆتایی پێبێ ئەبێ ببێتە بەشێک لە ئەجێندای گفتوگۆی نێوان پارتە سیاسەکانی ئێمە کە ئێستا لەسەر وەختی پێچێنانی حکومەتن لەسەر وەختی دروستکردنی هاوپەیمانەتین لەگەڵ ئەو هێزانی ترکە خاوەن کورسی و دەسەڵاتن لە عێراقا ئەبێ لە ڕێگەی گفتوگۆوە ئەم دۆسیە بکرێ بە دۆسیەکی سەرەکی ناوچە کوردستانیەکان دۆخێکی نائاسایی تایە وزەرێ و بگرێ هەندێک جار حاڵەتی بە عەرەبکردنەوە هەیە جارێکی ناچارکردنی خەڵکی کورد هەیە کە ناوچەکانی خۆیان بەجێ بێڵن ئەمە ئەگەر بچەسپێ بوو هەتایە چەسپێەوە ئەو ناوچانەمان لەدەست دەرەچێ با بڵێن قەزیەی مرکزی ئێمە کە ناوچە کوردستانیەکان بۆ بە درێژایی شۆڕشەکانی کورد دەڕاستی لەدەست دەرەچێ و قەزیە کۆتایی پێدێ ئەمە دۆسیەکی تر کە ئەبێ ئێمە باەکی بێن دۆسیەکی تر دۆسیەی شەراکەت هاوبەشی ئایا بەڕاستی ئێمە لە عێراق هاوبەشی ئەمە پرسیارێکی سەرچیە ئەبێ بە بەردەوامی پێی لەسەردا بژیرێتەوە ئەگەر عێراقی تەنها نوێنەرانی سیاسی پێکاتی شیعە و سوننیە با بزانین ئەگەر نەخێر ئێمەش بەشێکی گرنگی نوێنەرایەتی پێکاتەیەکی تری سەرەکی خەڵکی عێراقەکەین ئەبێ ڕۆڵمان هەبێ لەو بڕیارە سەرچانەی کە لە عێراق عادێت ئەبێ کورد پێگەی بۆ مافی پارێزراوە بێت ئەبێ دەستی هەبێ لەوەی کە ڕۆڵی هەبێ لەناو پرۆسی سیاسی عێراقا نەک ئەم هێزی شیعیان ئەو هێزی سونی لە جێگەی ئێمە بڕیار بدەن دۆسیەکی تر دۆسیەی با بڵێن ڕۆڵی ئێمە لەناو منزومەی بەرگری عێراقا ینی بۆ منە ڕێژەی کورد لە ناو سوپای عێراقە زۆر خراپە زۆر پاشەکشەی کردووە ناکری ئێمە سێکتریشی گرنگی وەکو بەرگری کە دەوڵەتی تازای عێراق پشتی پێبەزێ سبەینێ بۆ پاراستنی سنوورەکانی سبەینێ بۆ داکۆچیکردن لەو شتێک کە پێ ئۆتای خاکی عێراق پێگەی ئێمە پێگەیەکی لاواز بێ ناکری ئەم سوپایەک بێ مۆرکەکەی عەرەبی بێ بەڕوونی بیڵێم ئەبێ مۆرچێکی لانی کەم ئەوەی کە خۆیان نانان لێنەوە ئەبێ مۆرچێک عێراقی هەبێ کەوتە مۆرچێکی عێراقی مانای وایە ئەبێ هەموو پێکاتەکان و ڕێژەیەک لە هی هەموو پێکاتەکان تایە ڕنگ بداتەوە باشە کاک عەدالەت هۆکاری ئەم پاشەکشانەی کە با بڵێن لە ناوچەدا بڕێنراوەکان واروەها بکو باسیەکەی سوپای ئەمنی هۆکاری ئەمانە کە کورد پاشەکشەی کردووە ئەوەیە کە یەکدەنگ و یەکڕیز نییە یاخود سیاستێکی نوێی عێراق و دەیەوێت بەم شێوەیە کاری لەسەر بکات پرسیارێکی جوانە لەبەر ئەوەی ئێمە بۆ ئەمە لە ڕاستیە دوو فاکتەرەیە فاکتەرێکیان هەیە فاکتەری خۆیە پەیوەندی بە دۆخی خۆتەوەی وەکو کورد حاڵی خۆت چییە لەناو ئەوەی کە پێوترێ پرۆسی سیاسی عێراق ئایا بەرنمەیەکە هەیە وەکو کورد لە بەغابیت یان تەنها ئەوەی هەیە ئەجندای پارتی سیاسیە و لەو سەرەوە ناکۆچی دروسە بێ و ناکۆچیانش ئەبێتە مای ئەوەی لایەنەکانی بەرامبەر کە هێزە شیعی و هێزە سونیەکانی عێراقن بەداخەوە بە شێوەیەک لە شێوەکان بیقۆزنەوە بۆ ئەوەی کەمترین ماف بۆ تۆ بسەلمێنن یعنی هۆکارێکی سەرەکی لە ڕاستیە پەیوەندی بە کێشەی یەک نەخستن و ڕێک نەخستنی کوردە لە چوارچێوەی با بڵێن بەرنمەیەکی هاوبەشە ئێمە ناڵێن گوتارێکی هاوبەش یان ناڵێن سیاسەتێکی یەکگرت و چونکە ئەمە تۆزێک قورسە هێزەکان هەرێکە و بڕێک جیاوازی تێڕوانینیان هەیە سەبارەت بە زۆر بابەت لە ناویانە بابەتی چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ عێراقا بەڵام ئەبێ پرۆگرامێکی هاوبەش سیاسەتێکی هاوبەش ئەم هێزانە کۆبکاتەوە نەک تەنها ئەو هێزانەی کە هێزی سەرچین بۆ منە لە گۆڕەپانەکەیە پارتی هەیە یەکێتی هەیە
ولا خوار و ئەوانەوە هێزی تر هەن هێزە ئیسلامیەکان هەن گۆڕانن ئەمانە ئێستا هێزی تازە شاتوتە ئاراوە نەوەی نوێ ئەمانە بەوەی کە ئۆپۆزیسیۆنەوە بەوەی کە دەسەڵاتدارە ئەبێ پرۆگرامێکی هاوبەش کۆیان بکاتەوە و کۆکردنەوەشیان کارێکی تا ڕادەیەکی زۆر قورسە ئەگەر بێت و لەسەر ڕێخستنەوەی ژیانی سیاسی و ئیداری لە هەرێمی کوردستانە ڕێک نەکەون. یعنی ئێمە ئەگەر سەرنج بدەیت بەشێکی ناکۆچیمان لە بەغا پەیوەندی بە ڕێک نەکەوتنمانەوەی لە ناوخۆی هەرێمی کوردستانە. ئەگەر هەرێمی کوردستانە ئێمە با بڵێن پراوێزی ئازادی و دیموکراسی و بەشداری سیاسی و دابشکردنی دادپەروەرانەی دەسەڵات و سامان پێش بخەین باشی بکەین چاکسازی بکەین لە ڕووی ئیداریەوە لە ڕووی دەوڵەتداریەوە لە ڕووی دابینکردی مافخۆ بۆ خەڵکی کوردستان لە ڕووی نهێشتنی نادەتپەروەری کۆمەڵایەتیەوە لە ڕووی بۆ نمونە ڕێگەگرتن لە هەموو ئەو جیاوازیانەی کە لە ماف و لە خواستی خەڵکی وەچین و توێژی جیای کۆمەڵگای هەیە بە دڵنیایەوە ئەو کاتە بە شێوەیەکی ئیجابی ڕنگدانەوەشی لەسەر مەرجەکانی کۆکردنەوەی ئەم هەموو هێزە جیاوازە هەیە لە چوارچەوەی پرۆگرامێکی هاوبەش چونکە ئەگەر بە پرۆگرامێکی هاوبەش نەچیتە بەغا لە ڕاستی ئەو کاتە زۆر بە ئاسانی فاکتەری دووەم لێتەکایەوە کە ئێمە بۆ دۆخمانوایە کە ئەویش فاکتەری دەرەکیە واتە هەڵوێستی هێزەکانی دەرەوەی کورد خۆی سەبارەت بە دۆخی کورد هەڵوێستەکەش ڕوونە مادام بەرامبەرەکەم خۆی لاوازە خۆی پارچە پارچەیە خۆی یەکگرتوونیە خۆی هەر یەکەو لە ئاوازێکە خوێنە کوردوتەنی ئەو کاتە منیش ئەتوانم استیغلالی بکەم ئەو مافانی ئەو داوایەکە نایسەلمێنم و کەمترین مافی بۆ لێ قبوڵەکەم بۆیە تەماشاک یعنی ئێمە بە درێژایی مێژووی سیاسی دوای بەداخەوە دوای کۆچی مام جەلال لە ناو پرۆسەی سیاسی عێراقا کێشەی دابەشبوونی سیاسیمان هەیە و تا ڕادەیەکی زۆر ئەتوانین بڵین دابەشبوونێکی سیاسی زۆر ناعەقلانیە و زیانی یەجگار گەورەی هەیە لەسەر بەداخەوە ئێستامان و ئەگەر بەردەوام بێ لەسەر داهاتوو. بەڵێ زۆر سپاس بۆ نووسەر و ئەکادمیە دارە دەبڵاس سپاس بۆ ڕوونکردنەوەکان دەستخۆش.